افریقا به روشه دامه چالاکی یک دست فکر کل نوند قطابیان فکر نوینه که بارزانی نمر همراه با این فکر نوع سرپرشتی من بو که ما مستای پیشکش و کاری و هر وصاب چکرنا قطابی هاشم شاجی بو اف کمک چالاکی ها بو مکر بو کلشانو رومانی مهاد با رنگ کردن و آلای کردستان مسیر چکر بو هرج برنده که افریقا همان دم دا پیشانگاه شیوکاری ده تفکرن کلیش از زانستی زانکو دوک کو گران نهیه انشالله ده وکن مل ویر دست بکر و انشالله الویرشی دهین پتر چالاکیت هین و پتر کارت قطابیان ده نه بکرن از وقت قطابیه که شیوکاری من شکلاری را کلید برده و چندین که والد من برده هنه من نزیکی نه که بالای چی کریه و تنوعی تدهیت ناف بین قدرتی و طبیعتی دیفی ماده او موارگرتی زیاتر ئەو پێشەنگایە دانراو بۆ کاری دەستەکان ئەو کچانەی کە لە ماڵەوەن هیچ تەعین نەبوونە هاتوونە پێشەنگا ئەکەنەوە ئەعتمادکەنە سەر خۆیان تشتێکی زۆر باشە کە پێشەنگای وا ئەکرێتەوە ئێمەش کە دێن کڕیارێکین دێن چیان لێک ئەکرینەوە هەم ئیسفادەیەکە بۆ خۆیان و بۆ ئێمەش ئەم پێشەنگانە شکر تا ئێستا لە کەرکووکە بوونی هەیە و بەردەوامە و چەندێک گەشە بکە باشتریشە ئەگەر مەسەلەن کەسێک هەبێ پشتگیرمان بێت شوێنێکی سابتمان هەبێت تاخک و خەڵکی حەزی لێیە پێی خۆشە کە کارەکانمانە بینن تەشجیعمانەکەن بەڵام ئێمە شوێنێکی سابتمان نیە تا ئێستا هیچ کەسێک پاڵپشتمان نەبووە تاکو بتوانین کارەکانمان بە بەردەوامی پێشکەشی ئەو کەسانە بکەین کە حەزیان لە کاری دەستیەکانمانە. Обычно наша выставка проходит в конце января, в начале февраля. В этом году она не могла произойти в это время, поскольку павильон 75 на ВДНХ, в котором мы занимаем весь павильон, в котором обычно принимают участие 460 компаний. В нашем секторе она точно самая большая на территории бывшего Советского Союза. Несмотря на коронавирусную инфекцию и ряд ограничений, мы не чувствуем никаких изменений в посещаемости нашего стенда и выставки пока на сегодняшний день. Всех приглашаем на мероприятие к нам на стенд, потому что мы многие годы предлагаем природные кормовые решения для здоровья животных.